نەگەڕانەوەی ناوەکانیان لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان خوێندکارانی دەرچووی پۆلی 12 ئامادەیی ناچار بەوە کرد لابەردەم وەزارەتی خوێندنی باڵا گرت ببنەوە. ئەم ساز زەرمەندی یەکەم لە خولی دووەم کراوە کە بە جۆرێک لە هەندێک لە بەشەکاندا تا ڕادەی نزیکەی 10 دەرەجە جیاوازی هەبووە. لە خولی دووەم من 69.4 هێنەوە، لە خولی یەکەم کەسێک هەیە 61 هینەوە، ناوی لە ئادەم مێژوو هاتەوە، یعنی ئەوە غەدێکی غەدێ لە خولی دووەمەکان دەکرێتن. تەڵەبەی وایە خولی یەکەم 69 وەرگیراوە، ئەم 73 لە هەمان بەش هەر وەرنەگیراوە. بۆ پێشکەشکردنی فۆرمی سکاڵا دەبووە خوێندکاران سەردانی تۆماری زانکۆکانیان کرد بە، بەڵام بەهۆی زۆری سکاڵاکان وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریدا بە شێوازی ئەلکترۆنی دەرچووان فۆرمی سکاڵا پێشکەش بکەن کە ڕۆژی چوارشەممە هەفتەی تشرینی یەکەم وێبسایتی ڕێگای زانکۆکارە دەبێت و فۆرمی سکاڵاکان وەردەگیرێن. ئەوانەی کێشەی وەرگرتنیان هەیە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاری داوە بە شێوازی ئەلکترۆنی دەرچوان فۆرمی سکاڵا پێشکەش بکەن کە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی هەفتەی 2018 ئەم فۆرمی سکاڵا لە ڕێگەی ئۆنلاین لە ڕێگەی وێبسایتی ڕێگەی زانکۆ.com کارا دەکرێت. بۆیە داوا لە دەرچوان دەکەین پێویست ناکات سەردانی دیوانی وەزارەت بکەن یاخود تۆماری زانکۆکان بکەن و تۆمار سکاڵاکانیان لەوێ تۆمارکەن، بەڵکو بە هەمان پاسوەرد و یوزەرنەیمەکەی خۆیان دەتوانن لە ڕێگەی وێبسایتی ڕێگەی زانکۆ.com بستە ناو سیستەمی وەرگرتن و فۆرمی سکاڵاکانیان تۆمار بکەن. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تاکید لەوە دەکاتەوە سکاڵا تۆمارکردن بۆ گۆڕینی هەڵبژاردنەکان نییە، بەڵکو تەنها بۆ ئەوانەیە کە کێشەیان لە شوێنی وەرگرتن هەیە. لەگەڵ ئەو 806 دەرچووی سەرباریەوەی 50 شوێنیان لە فۆرمەکانی پێشکەشکردن لە سیستەمەکانی وەرگرتن پڕکردوتەوە بەهۆی ئەوەی لیستی شوێنەکانیان ڕاوانە نەکردووە ناویان لە هیچ شوێنێک نەهاتۆتەوە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.